دەست باش بینەرێن هێژایە کەناڵێ کوردستان 24 لە هەر جایەکی بینەر و بیسەرێنمانە ڕێز و سڵاوێتمە قبول بفەرمون. هیویدارم تەندروستیە هەوا گەلەکە باش بیتن ئەڤڕۆیە هەوا پڕی بیت لە دەستکەفت و ئینەرژی و تەندروستیەکە گەلک باش. سەرمایە هەوەهاش خۆ هەبیتم بەڕاستی سەرمایەکە حیلە. هیویدارم هەوەهاش تەندروستیە خۆ هەبیت. تەوارێن ئەڤڕۆین بەیانی 24 یەکەمین تەوەرێمە کاریگەریەکانن بازارێ ئازاد دەبیتن و تەوەری مەیە دوێ هێژا سەلاح گۆڕانیبێژێکی تازەیە و نوێترین بەرهەمێ خۆ بڵاوکەتن مەجە ئەڤڕۆ چاوی هەوە لە سەرمە بیتن تەوەرێن مە تەوەرێن تایبەتە جارێکا دی ئەم دێ بەحسا کەش و هەوایکەن هەوەکی من گوتی سەرمایە دام بزانی کادێ ئەف سەرمایە هەتا کەنگی بەردەوام بیت بە گوێرەی پێشبینەکانی کەشناسی هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکشەممە بەفر لە زۆربەی ناوچە بەرزەکانی ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان بە شێوەی پچر دەبارێت هاوکات بەفر لە سنتەری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەبارێت هەروەها بەفرێکی کەم لە سنتەری پارێزگای هەولێر و کەرکووکیش دەبارێت بەڕاستی هەولێریەکان ئەوە چەند ڕۆژە چاوەڕێەکەی ئیشاڵە ئەمڕۆ بەفرە بارێت محەممەد کەمال شارەزای کەشناسی بە کورسان بچواری ڕاگەان بەفر بارینەکە جگە لە سنتەری شارەکان قەزا و ناحیەکانی سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سۆران دەگرێتەوە باسی لەوەش کرد بەفربارینی هەولێر کەرکووک کەم دەبێت لە شێوەی کرێوە دۆخی کەش و هەواش تاکو چوارشەمە بەم شێوەیە دەمێنێتەوە یاعتی هەدا چوارشەمە ئێمە ئاوا سەرمامانە بێت ئەو شارەزای کەشناسیە گوتیشی داواکارم لەلایەنە پەیوەندیدارەکان هەموو ڕێگاکانی چوون بۆ ناو چەشاخاویەکان دابخەن و ڕێگیری بکەن لە هاوڵاتیان سەردانی بەفر بکەن لە شاخەکان چونکە ئەگەری بەستن و شەختەی زۆر هەیە کاکە ئاگاتان لە تەندروستان بێ واس لە بەفر بێنن نەخۆشی خەمۆکی ژینگەی کە هۆکارەکەی نەبوونی متمانەیە بە سەلامەتی زەوی ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە ئەوەی گەنجی دوای ساڵانی 2000ەکان واتە منیش دەگرێتەوە کاریگەری زیاتریان لەسرە بیستنی بەردەوامی هەواڵی تێکچوونی کەش و هەوا و لافا و ئاگرکەوتنەوە کاریگەریەکی وای دروست کردووە کە ئارەزووی پێشکەوتن لە گەنجان دەسەنێتەوە پەروا بە گەشتبینیەوە ئارەزوی ژیان دەکات هەنگاوەکانی بەرەو بنیادنانی داهاتوێتی بەڵام دەترسێت لەوەی هەرچی دەیکات بۆ داهاتوو و گۆڕانی کەشوهەوا لە باری ببات و بیکات بەڕابردوو ئەمن خۆم وەکو گەنجێک ڕۆژانە کاتی خۆم لەسەر ئیش بەسەر ئەبم بەس گۆڕانکاری جە و هەوا وای کردە لە ئێمە کە دەروونمان نەخۆشە وەلی من بەخاطر ئەوەی کە ئەم هەوێت داهاتووی خۆم بەسەر ببم بگەم بە جگایەکی باش کاتەکانم بەسەر ئەبم بەس حەزەکەم کە لە ناو جیهان شتێک تەسیراتت بکەن کە ئەو جەوە خاص ببێت گۆڕانی کەشوهەوا تەنها قەیرانێکی ژینگەی نییە بەڵکو کاریگەری دەرونی نێرێنی هەیە بە تایبەتی بۆ گەنجان شارەزایان هۆشیاری دەدەن کە بەرزبوونەوەی پلەی گەرمی جیهان و ڕووداوەکانی کەشوها و تێکچوونی ژینگە دەبێتە هۆی زیادبوونی دڵەڕاوکێ و خەمۆکی لە نێو گەنجاندا شەپۆلی گەرما و لافا و ئاگرکەوتنەوەی دارستانەکان گەنجانی تووشی نادڵیایی کردووە سەبارەت بە داهاتویان توێژینەوەیەکی نوێژدەری خستووە کە لە سەدا 60 گەنجان لە سەرانسەری جیهان لەم بارەوە هەست بە نیگەرانی دەکەن ئەو کابەی جگرافیەوەیە کە خەڵکانێکیان کەسانێکن کە لەو تەمەنی ئێستادا گەنجن زۆر لەوە نیگەرانن زۆر دەترسێن دوای 50 ساڵ 20 ساڵی تر ئەم گردونە وەکو خۆی نەمێنێت لەوانەیە لافاوێکی گەورە سەر هەڵدا لەوانەیە نێزیکێک بێتە خوارەوە و زەوی تەفروت و نابکە یان بەوشک بوون و نەمانی باران و نەمانی کۆمەڵێک دیاردەی ترکێ ئێستا باو بووە ئەمانە زۆر بۆ تەمای نیگەرانی تاچی جیهانی بۆ تەمای نیگەرانی گەنجەکان ئەم کاریگەریە نەرێنیە متمانە بە داهاتوو لە گەنجان دەسەنێتەوە ئەمە ژوا دەکات گەنجان کەمتر هەوڵ بدەن بە بڕۆی شارەزایانیش گەنجان لە ڕێگەی خۆدۆزینەوە و بوون بە بەشێک لە تیمەکانی پاراستی ژینگە دەتوانن بەسەر ئەم ئاڵنگاریەدا زاڵ بن نیامبارزان کوردستان 24 هەولێر توێژینەوەیەکی زانستی کە لە گۆڤاری کیمیا و فیزیای بەرگە هەواجە بڵاو کراوەتە جەخت لە سوودی پیاسەی ژێرباران دەکاتەوە باسی لەوە کردووە هەوڵ بدە ئەگەر بۆشان خولەکێکی کەمیش بێ لە ژێر باراندا بوەستە و هەوڵ بدە هەز بەبوونی بارانەکە بکەیت بۆ ئارامی مێشک و جەستە و ڕوحت
توێژەران باسییان لەوەش کردووە لە کاتی بارینی بارانجا هەوڵ بدە کەشێکی گونجاو بۆ خۆت دروست بکەیت و بە تەنها پیاسە بکەیت بیر بکەوە لە هەموو بارودۆخەکانی ژیانت بیر بکەوە لە پلانەکانی ژیانت بە گوێرەی ئەنجامەکان ئەو ئاسوودیای لە کاتی پیاسەکردن لەژێر باراندا هەیە لە هیچ بارودۆخی دیکەی ژیان نایدۆزیتەوە هەروە پیاسەکردن لەژێر باراندا دەتوانێت دیدگا و بیرکردنەوەکانت بگۆڕێتن و باشتر بکات ئاماژە بەوەش کراوە لە کاتی پیاسەکردن لەژێر باراندا دەتوانیت بڕێکی زۆر باش هەوا وەربگیت و جەستەت پاک بکەیتەوە لە هەر بەکتریا و مادەیەکی زیان بەخش دەبێتە هۆی نەخۆشی و ئازاردانی جەستت چونکە پرۆسەی بارانباری کاری سەرنجڕاکێش دەکات لە پاکردنەوەی هەوای دەوروبەرج وا دەکات هەناسەدان باشتر بێتن توێژەران دەڵێن پیاسەکردن لەژێر باراندا دەبێتە هۆی گەڕانەوەی ئارامی بۆ جەستە و مێشکی ماندوود کە ئەمە یەکێکە لە سوودە سەرنجڕاکێشەکە چونکە بەهۆی قورسی ژیان و ڕووداوی ناخۆشی ڕۆژانە و کارەکانمانەوە هەمومان مێشک و جەستەمان هیلاک دەبێت پێویستمان بە پشوویەکی باش و ئارامکردنەوەیەکی خۆمان هەیە بۆ ئەم مەبەستەش پیاسەکردن لەژێر باراندا سوودی تەواوی هەیە ئەگەر پیاسەتان لەژێر باران کرد ئاگاتان لە تەندروستان بێ بۆەوەی نەخۆش نەکەون بەلە بینەران هەروەکی من دەستپێکی ئاماژە پێدا تەوەرێمە ئێکێ دێ بەحسا بازارێ ئازاد بیتن بۆ vê مەبەستێژی مە mêvandariya دکتۆر عەبدولواحید تەها بەڕێبەرێ لێکۆڵینەوە و کاروباری ڕێکخراوێن لە ژوورێ بازرگانی پیشەسازیە هەولێرگە دکتۆر تو gelek بخێر هاتی زۆر سپاس کە تو mêvanê ما بووی دکتۆر بلام دەستپێکی بزانین بازارێ ئازاد چییە؟ زۆر سپاس بازاری ئازاد بڵێن مەفهومی بازاریەیە چەمچی بازاری ئازاد یاخود ئەو دەستەواژەیە شتێکی زۆر لەوە گەورەترە کە خەڵک بە شێوەیەکی گشتی لێ تێگەیشتون یعنی وا دەزانن بازاری ئازاد وەڕەڵایە و بازاری ئازاد سربەخۆیەکی ڕەها بە خەڵک دەدا بەڵام لە حەقیقەتدا بازاری ئازاد سیستەمێکی ئابوووریە تایدا کەرتی تایبەت خاوەندارێتی هۆکارەکانی بەرهەمێنان دەکات واتە باری ئابووری بەشێکی زۆری دەدرێتە دەستکەتی تایبەت و ئەوەی ئەو بازارڕش ڕێک دەخات زیاتر خواستی هاوڵاتیان و خستنە ڕووی بەرهەمەکانە بۆیە دەکرێت بە شێوەیەکی دروستتر ئەگەر بڵێ بازاری ئازاد بازارێکە کە وەکو سیستەمێکی ئابووری کە هەر لە کۆنەوە لەسەر بنەمای لێگەڕێباکار بکات لێگەڕێباتێ پەڕێت دامەزراوە ئەوە دەگەینێت کەوا ئازادی هەیە بەڵام لە چوارچێوەی پیرۆزیەکان باشە دکتۆر ئەیکێن ئەوانەی دەتوانن بە ئازادی کڕین و فرۆشتن بکەن یان بڵێن دەتوانن بازرگانی بکەن کێن ئەوانەی دەتوانن کڕین و فرۆشتن هەموو کەسێک لە هەر وڵاتێک کەوا سیستەمی بازاری ئازادی پیادەکرد بێت دەتوانیت تو بە هەموو شێوەیە کڕین و فرۆشتنی خۆت بکەیت باشە دکتۆر ئێستا زۆر باوە لە ئێستادا دەچن بۆکس دەهێنن و کڕین و فرۆشتنی بۆ ئەکەن و هەریەکە بە نرخێکی جۆرا و جۆر ئەیفرۆشێت ئەمە تا چەند بازاری ئازاد دەکرێتەوە ئەمە تا چەند پەسەندە لە نێوان بازاردا یعنی دەتوانین بڵێن ناتوانین بڵێنەوە ڕێپێدراو نییە بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانین ڕێگری لێ بکەین لەبەر ئەوەی پێویستی بە یاسایەکەیە کە ئەو پەیوەندیانە یاخود ئەو زۆرە مامەڵانە ڕێک بخات و ئەو کاتە دەتوانرێت لێپرسینەوە لەگەڵ هەموو ئەوانەدا بکە کە سەرپێچی یاساکە دەکەن کە دانراوە بۆیە لە هەردوو حاڵەتدا ناکرێت بڵێن نابێ و ناشکرێت بڵێن دەبێت لەبەر ئەوەی ینی ناکرێت بڵێن کە دەتوانی لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە بکەی کە ئیشە دەکەن و ئەو بەرهەمانەش کە دێ بە شێوێکی ئاسایی لە سنوورەکانەوە دێن بە شێوێکی ئەی دکتۆر ئەمە کاریگەری لەسەر تاک نابێت بەڵێ کاریگەری لەسەر تاک نابێت کاریگەریەکانی لەسەر تاک ئەوەیە گەڵێت زار دەکەوێتە داوی ئەو کەسانەی کە بڵێن کەروپەرەکان بە نرخی خۆیان ناکڕن یاخود زۆر جالەوانەیە فێریان لێ بکرێت لەوەی کە بەرهەمەکە کوالیتیکی ئەو شێوەیە نییە یاخود سوودەکانی بەو شێوەیە نییە کەوا لە بینین بانگەشەی لە بۆ دەکرێت یا ئیشی لەسەر دەکرێت بەڵام ئەگە بین بچینە بازارێکی ئاسایی کە وەکو دوکان و ئەو شتانەی کە هەیە دوور لە ئەبینین لەوێش ئەو شتانە هەیە خۆ دەکرێت لەو کۆڵانە شتێک بە سعرێک بکڕی بەڵام لە کۆڵانەکەی پشتەوە بە نرخێکی تر بێ
خۆ ئەگەر بگەڕێنەوە سەر مێژوش هەر لەناو وڵاتی ئێمەدا دەڵێت تا نیوسەوانت ئارەقە دەکا معمەلە بکە غێر لەبەر سێ لەبەر ئەوەیە کە دیارە ئازادیەکەیە لە کڕین و فرۆشتن وە هەمان کاتیش هاوڵاتی مافی خۆیتی دڵنیا بێتەوە لەوەی کە ئەو بەرهەما بەو ئاستەیە کە ئەو مامەڵی پێ دەکا یاخود نرخەکەی گونجاوە چونکە ئەگەر معمەلەکردن نەبێ دیارە سعرەکان وەکو سیستەمی ئیشتراکی هەمووی دیاری کراوە پێ ناوێت و هیچ قسەی لەسەر بکەیت بەڵام لە بازاری ئازاد بە پێچەوانەیە ڕاستە دکتۆر ئێستا لە نێو خانماندا و شتە باو بووە هەر لە ماڵەوە چەند کۆمەڵێ قاپ و قاچاقیان مێک ئاپیان هەر شتێک پەیوەندی بە ئافرەتانەوە هەبێ ئەیکڕن لە سوۆشیال میدیا لە پلاتفۆرمەکان دەیفرۆشن هەر یەکە و بە نرخێک ئەیفرۆشێتن تۆ چی بۆ ئەمە ئەڵێیت من تازە ئیشارەتم پێدا کە بتمان لە بازاری دەرەوەش مەسەلەی نرخی دیاریکراو نییە بۆیە لەوێش دەبێ هاوڵاتی زۆر ئاگای لە خۆی بێ و مامەڵا لەگەڵ هەموو ئەو کەناڵانە نەکات و باشتر وایە یعنی مافەکانی خۆی بەخۆی بپارێزێ لەبەر ئەوەی ئەو زۆرە بازارانە بەڕاستی ئازادیێکی زۆری تێدایە و خەڵکیش دەبینین خواستی لەسەر ئەو بەرهەمانەیە کە لەو کەناڵانە یاخود بڵێن لەو پێگە کۆمەڵایەتیانە نمایش دەکرێ مەبەستم لێرەدا ئەوەیە مانای ئەوە نییە کە حکوومەت بەشداری یاخود ڕێو شوێنی پێویست ناگرێتە بەر لە ڕێگریکردن لە هەندێک ئەو کاڵایانەی کە مامەڵی پێوە دەکرێ چونکە هەندێکیان سنووری بڵێن ئاسایشی نیشتیمانی یاخود سنووری ڕەهەندی کۆمەڵایەتی ئەوانە دەبەزێنن حکوومەت لەسەر ئەوانە هەمیشە هاتۆتە دەنگ و قسەی خۆی هەبووە بەڵام بە شێوەیەک گشتی پێویستە هاوڵاتی بزانێ مامەڵەت چۆن و لەگەڵ چێ دەکات و خۆشی بپارێزێ باشترە لەوەی کە بازاری ترمان هەیە بۆ ئەوی بتوانێت دکتۆر ئەم بازارێکە لە سوۆشیال میدیا ئەکرێت هەر کەسێک بە نرخێک ئەیفرۆشێت کاریگەری لەسەر بازار ناکاتن ئەو دوکانانەی لە دەرەوەن کاڵەکانیان ئەفرۆشن خۆی هەیە ئەرزانتر ئەیفرۆشێ مەسەڵەن ئەگەر تۆ لە سوۆشیال میدیا ببینی قاپێک ئەکڕی بە 2000 لەوێ بە 5000 بفرۆشن کاریگەری لەسەر ئەوانە ناکات بەخۆی ئازادی هەیە مادەم ئازادی کڕین و فرۆشتن هەیە کاریگەری هەر وەکو کاریگەری ئەوەیە کە لە دەرەوەش بە هەمان شێوە شت بە یەک نرخ نافرۆشێ لەوانەیە زۆر خۆ دە شتت بینێبی شتێکت لە شوێنە کڕیوە کەسی چووی لە بازار بینیتە بە نرخێکی ترە یعنی ئەو شتە تەسیرێکی ئەو تۆی نیە لەبەرەوەی بازاری ئازاد هەر وەک وتمان بازارێکی ئازادە بۆ ئەوەی هەموو کەسێک بە ئازادی کڕین و فرۆشتنی تێدا بکە بەڵام بازاری ئازاد جەنجاڵیە کە ئەبێ هاوڵاتی خۆی ئاگای لە خۆی بێەوە بزانێت چی دەکە دکتۆر کاتە لە قسەکان ڕادیارە تۆ پشتگیری ئەوان دەکەی کە ئیشی بازاری ئازاد دەکەن و بۆچی مەسەلە پشتگیریکردن نییە مەسەلەکە ئەوەیە تو مادەم دڵی بازاری ئازاد کەواتە ڕێگە پێدراوە تو لە چوارچەوەی ئەو یاسا و ئەو ڕێنمایانەی کە هەیە تو ئیشی خۆت بکەیت بۆیە ناتوانین قسە زۆر لەسەر سوۆشیال میدیا بکەین لەبەر ئەوەی تو یاسایەکرد نیێت بتوانین ینی جۆرە یاسایەک نیە لە یاسایەک نیە تۆ بتوانێت ڕێگری لێ بکەیت ڕەنگە یاسایەک هەبێت تو ئاسانکاری بۆ بکەیت لە هەندێک بواردا بە مەرجێک کە لە چوارچێوەی پێوەرە کۆمەڵایەتی و ئاینی و پێوەرە ڕێگە پێدراوەکان بی لە سنووری هەر وڵاتێک ئەی دکتۆر هیچ کەلوپەلێک هەیە کە ئێوە ئەڵێن نابێت لە بازاری ئازادرا بفرۆشرێت ئێمە وەکو چیان وەکو ژووری بازرگانی کە مەسەلەن ئێمە ناتوانین ئەو شتانە بکەین لەبەرەوە ئێمە دەستگایەکی بڵێن مەدەنی و نوێنەرایەتی بازرگانەکان دەکەین و زۆر جاریش ئەگەر بینیمان ینی چۆن بڵێ بە پێی یاسا مامەڵە لەگەڵ بازرگانێک ناکرێ لەوانەیە داکۆچی لێ بکەین ئەگەر ئەندامی ئێمە بێ ئەگەر ئەندامی ئێوە بێ ینی زیاتر بۆ ئەوانەیە کە ئەندامی ئێمە هەر کەسە و زیاتر پشتگیری لەوانە دەکەکەەوە ئەندامی ئەو ژوورن بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئێمە ئەگەر داکۆچی لە مافەکانیشمان بە شێوەیەکی گشتی لەوانەیە ئەوانەش بگرێتەوە کەەوە ئەندامی ژووری بازرگانیشنی دکتۆر ئەو هاوڵاتیانەیە کە ئەو کەلوپەلانە دەکڕن پێویستە زۆر ئاگاداری چه خاڵێک بن تۆ ئەڵێ ئاگادار بن بەڵام پێویستە ئاگاداری چه خاڵێک بن زۆر جالوانەیە مەسەلەن شتی فەیک بهێنرێ بکەنڕێت و بە ناوی ئۆرجینال بفرۆشرێتن بەخۆی ئەمە نەمانگوت لە هەموو سەردەمێک لە هەموو شوێنێک فێڵ هەبووە فێڵ هەبووە بانگەشەی زێدە ڕۆیی لە بانگەشەکان کرایە زێدە ڕۆیی لە وەسفی ئەو بەرهەمانە کرایە
بۆیە دەبێ هاوڵاتی بەڕاستی چاوکراوە بێ و ئەگەر بەخۆی خۆی نەپارێزی لەوانەیە کەس ناتوانێت بیپارێز بۆیە بەرپرسیاری یەکەم ئەوانە کە مامەڵە لەگەڵ ئەو زۆرە کەناڵانە دەکەن. دکتۆر زۆر سپاس کە میوانمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت، سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەران، لە ئەنقەرە 11مین پێشانگای نێودوڵەتی هونەر کرایەوە کە زیاتر لە 1500 وێنە و تابلۆی هونەرمەندان تێدا بێگومان هونەرمەندانی باکووری کوردستانیش بەشدار بوون لەم پێشانگایە. هەر دەڤەرێک بوێنە و پەیکەران هاتیە خەملاندن، هەر هونەرمەند خودی مژار و چیرۆکەکە جوودا بە فکر و دیتنên خۆ خێزکردنە. دهن وێنەیان دە رەخنە هەنە، دهن وێنەیان دە چاند و کولتورە عەردنیگاری و باژاران هەیە. ئەف دیمەن ژی 11مین پێشەنگاها ناونەتەوەیی یا هونەرê نوژەنن ku Lanqerê hate li derxistin. Wênesas Mehmet Babatşî xelkê bajarê Wanê ye û dibêje wî yekem car di 10 saliya xwe de ji heriya çemênezî mala xwe resim û peyker çêkirine û niha jî di wêneyên xwe de hilweşina domdar ya jiyanê xêz dike. Kê em ê resim çêdikin hemû jî derdekî wî heye, tiştekî wî gere hebe, yani xwe re rûnê saca resim çêkim nabe. Pişta wê mesela resmê min dev dorê dibînin înşatin, ew înşata jî dev dorê me, şehra me, işte memleket me, warê me hemû sürekli înşat çê dibin, şehir çê dibin, xêrat bin, cak dağıs bin. İnsan jî sane, ez jî wê sürecî çê dikim, resmê min loma înşatin. Özellikle piştê pandemî jî min heywan figürî xistine nav resma da. Mirov ke insan ketine hindir da, heywan dekine derê malê. Di nava resma da heywanê min jî hene, bîna hene ve nivî ne. Sürekli çê dibin, sürekli çê dibin, insan nivî îşê min nivî hene. Di pêşangehê de ji bilî pêker û wêneyan, serdêr dikarin guhdariya muzîkan jî bikin, ku hin konsertên biçûk jî tên li derxistin. Wênesasa Sîmeyê Pek jî yek jendama însiyatîfa hunerê a Diyarbekirê ye, ku jî di vê pêşangehê de beşdar e û wêneyên xwe dide nîşan. Em li Diyarbekir emu dey hevalê xwe em bi hevra topbûn me grupkî çêkir tev hevala me resîma çê dikim. Em vira em pirê jî li kültura xwe li me Diyarbekir da li kültura xwe medeniyeta xwe em geleneka xwe li vir sergilemiş dikin. Ömer û şêj Diyarbekirê jî di wêneyên xwe de zêdetir cih daye sûrên Diyarbekirê û dibêje ew bi vê yekê dixwaze li hember hilweşina sûran her wêneyek wî bibe belgeyeke dîrokî. Hikayem aslında Diyarbakır surlarıdır. Tezimde de Diyarbakır surları. Ser sûrên Diyarbekirê. Di teza min azanîngehê de beşek ku millê kolên li ser sûran kiribû hebû. Di demên borî de heta niha sûrên Diyarbekirê wek muzexaneyeke servekirî bûn. Niha bi wêranbûnê re rûbirûne. Herûha zêdeyê 150 galerî beşdarî vê pêşangeha bi navê Art Ankara bûne û ji bo serdêran çalakiyên weke panelên li ser hunerê jî hatin li derxistin. Di vê pêşangehê de li gel wênesazên Kurd zêdê 1500 wênesaz hunera xwe ser toalan nîşan didin ku her wêneyekî de çîrokek cuda heye. Saîd Özmen, Kurdistan 24, Ankara. بە ئامادەبوونی کنسوڵی گشتی پۆڵەندا لە هەرێمی کوردستان و نوێنەری حکوومەتی هەرێم لە پۆڵەندا پێشانگایەکی تایبەت بە کۆچبەرە بێ سەر و شوێنەکان لە ڕانیە کرایەوە. ئەو چاڵاکیە جگە لە پیشاندانی وێنە و کۆچبەران و مەترسیەکانی ڕێگەی کۆچی ناسایی لە چەند پەیڤێکدا باس لە مەترسیەکانی ڕێگەی نادیاری کۆچی ناسایی کرا. پیشانگایەکە بە سپۆنسەری کنسوڵخانەی پۆڵەندا لە هەرێمی کوردستان و بە هاوکاری ناوەندی کوردستان بۆ هۆنەری کولتوری ڕێکخرابوو کە لە ڕێگەی وێنە و دەنگە ئازار و نەهامەتیەکانی بێسەرشوێن وان و کەسوکاریان پیشاندرا. لەو چاڵکیەدا هەردوو فۆتۆگراف شەماڵ حیسامەدین و هەردی کووردە چیرۆکە تراژدیەکانی ئەو خێزانەیان گێڕایەوە کە وەک کۆچبەر ڕێگە هات و نەهاتیان گرتۆتە بەر. زیاد ڕەئوف نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی پۆڵەندا کە ئامادەی پێشانگەکە بوو وێرای دەستخۆشی لە ڕێکخراوانی پێشانگەکە کە بە کورسان 24 گوت
گرینگە ئەم جۆرە نەهامەتیانە لە ڕێگەی کاری هوەری و فۆتۆگرافێریەوە نیشان بدرێن بۆ ئەوەی خەڵکانی دیکەش مەترسیەکانی ڕێگای کۆچی نایاسایی بزانن و ئەو ڕێگایە نەگرنە بەر. فۆتۆگرافەر شەماڵ حیسامەدین لە ڕێگەی وێنەکانیەوە ژیانی ئەو خێزانەی تۆمار کردووە کە لە چاوەڕوانی بێسەر و شوێنبوانی ڕێگەی کۆچدان و ناتوانن باوەڕ بە لەدەستدانی ئازیزانیان بکەن. ئەو فۆتۆگرافە لە لێدوانەکەیدا بۆ کوردستان شارگوتی بیرۆکەی کارەکە لەوە بوو ئێمە خەڵکی ناوچەیەکین کە زۆرترین ڕێژەی کۆچبەران لەم سنوورەیە کۆچەکەش بێ قوربانی نییە بەشێک لە کۆچبەران بێسەر و شوێن دەبن چەند ماڵ هەیە چەندین ساڵە چاوەڕێن سۆراغی ئازیزانیان هەبێت. ئەو باسی لەوە کرد قسەی لەگەڵ چەند خێزانێک کردووە تاوەکو ئێستا چاوەڕێن چارەنووسی کە سوکاریان بزانن کە لە ڕێگەی کۆچەوە دیار نەماون. دەبەری ڕاپەڕین یەکێکە لەو ناوچانەی کە ژمارەی ئەو کەسانەی بە ڕێگەی نایاسایی کۆچیان بە وڵاتی ئەوروپا کردووە لە پێش ناوچەکانی دیکەوەیە. بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرانە گەڕاوەکانی ئەوروپا بە کورسەمشاری ڕاگەیان تاوەکو ئێستا 367 کۆچبەری هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆچی نایاساییەوە بێسەر و شوێن بوون و یان گیانیان لەدەستەوە. ئاماژەش بەوەشدا پێویستە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە زیاتر بایەخ بەو بابەتانە بدرێت و مەبەستی زیاتر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرەکان گەڕاوەکانی ئەوروپا ئەوەشی خستە ڕوو لە دوای ساڵانی نەوەتەکانەوە کۆچی نایاسایی هەبووە بەڵام لە ساڵی 2014ەوە کۆچ بۆتە سەرکێشی چەندین ڕۆژ لە ناو یەختەدا بێت بۆ گەیشتن بە وڵاتێک ئەمە سەرکێشیێکی گەورەیە چونکە ڕێگاکان مەترسیدارن و سەختن ئەمە شوای کردووە ڕێژەی گیان لە دەستان بەرز بێتەوە. بە گوێرەی نوێترین توێژینەوە کە لەلایەن توێژەرانی زانکۆی ئۆتۆنۆمی ئیسپانیا کراوە. کیسی چا کە لە ئێستادا بەکارهێنانی زۆرە ملیارەها گەردیلەی مایکرۆ ناتۆ پلاستیک دەردەن. MNPL ناو ئاوەکە و ڕەنگە هۆکار بێت بۆ توشبوون بە شێرپەنجە. توێژەران باسییان لەوەش کردووە گومان دەکرێت پلاستیکی مایکرۆناتۆ پرۆسەی ئاسایی خانەی لەشی مرۆڤ تێک بدات و ئەگەری توشبوون بە شێرپەنجە زیاد بکە. هەروە بوونی پلاستیک لە کوانجامی هەرزدا هۆکارە بۆ ئەو نەخۆشیانەی دەبنە هۆی هەوکردنی ڕیخۆڵە کە لە هەموو ئەمانە لە کیسەی چادا بوونی هەیە. بە گوێرەی توێژینەوەکە کیسەکانی چا کە لە مادەی وەک پۆلیڕۆپۆلین و سلۆلۆز نایلۆن دروستکراون بە ڕێژەی جیاواز گردی لە پلاستیەکان بۆ ناو ئاوەکە دەردەدەن لە کاتی بەکارهێناندا. کیسی پۆلیپۆرۆپلین کە لە باوترینیانە و زۆرترین بەکارهێنانی هەیە لە ئێستادا نزیکە 1.2 ملیار گەردیلەی پلاستیکی لە هەر ملیلیترێکدا بڵاو کردوتەوە کە تێکڕای قەبارەی 136.7 ناتۆمەتر بووە. سەبارەت بە کیسەکانی سێلۆلۆز نزیکەی 135 ملیۆن گەردیلیان دەرکردووە کە تێکڕای قەبارەی 244 ناتۆمەتر بووە لە کاتێکدا کیسە نایلۆنەکان 8.8 ملیۆن گەردیلە دەرکراون کە تێکڕای قەبارەی 138 ناتۆمەتر بووە. توێژەران بۆیان دەرکەوتووە کە گەردیلە پلاستیکیەکان دەتوانن بچنە ناو خانەکانەوە بەمەش دۆزینەوەکە نیگەران کردووە جددی لەسەر تەندروستی مرۆڤ دروست بکاتن کاریگەری جددی لەسەر تەندروستی مرۆڤ دروست بکاتن لەگەر بەردەوامبوونی توێژینەوەکان بۆ ئاشکراکردنی ڕەهەندەکانی ئەم کێشەیە ئامۆژگاری بەکارهێنەران دەکرێت کە بژاردەی جێگرە وەک بەکارهێنانی کیسی چای کاغەزی ناپلاستیکی یان ڕوونکردنەوەی چای شل لە بەرچاو بگرن وەک هەنگاوێکی بچووک بۆ کەمکردنەوەی بەرکەوتن بە مایکرۆپلاستیک. توێژینەوەیەکی زانستی گەیشتۆتە ئەو ئەنجامەی خۆششتن بە ئاوی سارد یاخود چوونە ناو ئاوی سارد دوای ئەنجامدانی وەرزشی قورس چەندین سوود بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. با بزانین ئەوانە چین بە گوێرەی توێژینەوەیەکی زانکۆی ئوسترالیا کە لەبارەی بەکارهێنانی ئاوی سارد کراوە
بە زیاتر لە 320 کەسی وەرزشی بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە بەگشتی ئەوانەی ئاوی ساردیان بەکارهێنەوە کواڵەتی خەویان باشتر بووە و ڕێژەی دوودڵی و ناڕێکی و دەرونیان کەمتر بووە لە چاو ئەوانی تر تاقیکردنەوەکە دەری خستووە کە بەکارهێنانی ئاوی سارد بۆ ماوەڵی 12 کاتژمێر کەسەکە لە کێشەی دەرونی و ناڕێکیە دەرونیەکان دوور دەخاتەوە بەمە گشتیش کواڵەتی ژیانکردنی کەسەکە بەرە و باشتر دەبە لەبارەی شێوازی خۆششتن بە ئاوی سارد یاخود مانەوە لە ناویدا توێژەران ڕێنمایی دەکەن کە کاتەکەی زۆر نەبێت تا کەسەکە ئەگەری توشبوون بە هاوکردن دوور بکەوێتەوە ئەو کەسانەشی نەخۆشی درێژخایەنیان هەیە ئاگادار بن ئەگەر هەستیان بە نەخۆشکەوتن کرد واز بهێنن لە پێشانگای فۆتۆگرافی مەخمەل پیشانگای تایبەتی فۆتۆگرافەری هونەریە ساڵیە کە زیاتر لە 20 ساڵە لە بواری هونەری فۆتۆگرافیدا کار دەکات و ئەو فۆتۆگرافە چەندین پێشانگای دیکەی لە عێراق و کوردستان کردوتەوە هونەر ساڵی وەک فۆتۆگرافەر زیاتر کار لەسەر سروشتی کوردستان و وێنەی دیمەنە سنتڕەکەشەکانی کوردستان پیشان دەدا پێشانگای مەخمەڵیشی پێکاتووە لە 27 فۆتۆ من هونەرساڵەی فۆتۆگرافەر ماوەی 20 ساڵە خەریکی کاری فۆتۆگرافیم هەم وەکو فریلانس هەم وەکو فۆتۆگرافەری وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە ئیش کارم کردووە دەتوانم بڵێم تا ئێستا خاوەنی چەندین پێشانگای فۆتۆگرافی تایبەتی بە خۆمم لە کوردستان و عێراقش زۆربەی کات بە شێوەی لانسکەی فۆتۆگرافی کە وەکو سروشتی کوردستان کارم کردووە زیاتر لەو مەجاڵە خۆڵ بوومەتەوە لە بواری جێرنالیست فۆتۆگرافیش کارم کردووە بەڵام زیاتر وەکو حەس وەکو خوڵیا لانسکی فۆتۆگرافی پێشانگای فۆتۆگرافی مەخمەڵ پێکات بوو لە 26 فۆتۆ ئێمە لە شاری هەولێر کردمانەوە بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانیش ئەو پێشانگایمان دووبارە کردەوە 26 فۆتۆیە هەموو ناوچەکانی کوردستانە بەبێ جیاوازی لە هەموو وەرزەکانی ساڵ زیاتر ئەو لۆکیشنانەمان هەڵبژاردووە کە خەڵک بە ئاسانی دەستان پێی نەگەیشتووە لە هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی لە هەموو وەرزەکانی ساڵ بە گوێرەی ماڵپەڕی پێرسۆناڵ براندینگ بڵۆک بابەتی گەنج دەرکەوتن پەیوەندی بە کرێمی گرانبەهاییان جوانکاریەوە نییە بەڵکو پەیوەندی بەکار و ژیانی ڕۆژانەی مرۆڤەوە هەیە ماڵپەڕەکە 5 ڕێگەی خستۆتە ڕوو بۆ ئەوەی گەنجتر دەربکەون وەرم با پێتان بڵێم ئەم 5 ڕێگایە چین یەکەمیان خواردنەوەی ئاو خواردنەوەی 8 بۆ 10 پەرداخ ئاو ڕۆژانە کاریگەرە بۆ ئەو کەسانەی دانەوێ گەنجتر دەربکەون چونکە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پاراستنی لاستیکی و نەرمی پێست دووەمیان وەرزشکردن بە بەردەوامی وەرزشکردن یارمەتی دەدا لە پاراستنی کێشێکی تەندروست و بەهێزکردنی ماسوولکەکان و هەستکردن بە گەنجی و زیندوی وەسەیەمیشیان گرنگی تاو بدە بە خەوتن گرنگی خەوێکی باش بە کەم سەیر دەکرێت ئەو کەسانەی کە زۆر لە تەمەنی خۆیان گەنجتر دەردەکەون لە بەهای پشودانی شەوانە تێدەگەن خەوتن ئەو کاتەیە کە جەستەمان خۆی نوێ دەکاتەوە خۆی چاک دەکاتەوە لەوانەش خانەکانی پێسمە جا بۆیە شەوانە زوو بخەون چارەمیان کەمکردنەوەی فشاری دەرونی بەشێکە لە ژیان لە کاتێکدا هەندێک کەس ناتوانن بە تاوی ڕزگاریان بێت لێ بەڵام دەتوانن فێر بن چۆن بە شێوەیەکی کاریگەر لەگەڵ ژیانیاندا بگونجێن فشاری دەرونی پرۆسەی پیربوون خێراتر دەکات دەبێتە هۆی کۆمەڵێک کێشەی تەندروستی پێست پێنجەمیان دوورکەوتنەوە لە تیشکی خۆر ئەو کەسانەی لە تەمەنی خۆیان گەنجتر دەردەکەون لە گرنگی پاراستنی پێستیان لە بەرکەوتنی زۆر بە تیشکی خۆر تێدەگەن
تیشکی سەر و بنەوشەی خۆر دەتوانێت زیان بەپێز بگەێنێت و دەبێتە هۆی چڕبوون و پەڵەی تەمەن و نیشانەکانی تری پیربوون. بە گوێرەی نوێترین توێژینەوە تەماشاکردنی فیلم چەندین کاریگەری نەرێنی لەسەر ژیانی مرۆڤ دروست دەکات کە لەم 4 خاڵاندا بەسکراون. یەکەمیان ئاستی ڕوحی ئەگەر تووشی لە ڕاوکەیان خەموکی بوویت ئەوە بەسەربردنی هەندێک کات بۆ سیرکردنی فیلمێکی گونجاو دەتوانێت وات لێ بکە هەست بە باشتر بکەیت کە لە ڕووی دەرونیەوە. دووەم ئارامی دەرونی فیلمی کۆمێدی و ڕۆمانسی یان فیلمی میوزیکی زۆر گونجاو بۆ دەربازبوون لە ئاڵوزیە دەرونیەکان ئەگەر تۆ کەسێکی بە ئەستەم خۆت لە بیرکردنەوەکانی پەیوەست بەکاری سترێسەکانی تری ڕۆژانە دوور دەخەیتەوە ئەوە لەم حاڵەتەدا پەیوەندێکی باشتر لەگەڵ ڕەوتی چۆرکەکەتدا دەبێت و ئەزمونێکی قوڵ و ئارامکارەوە فیلمەکەت دەبێت. سێمیان هاندان سیرکردنی فیلم لە زۆر ڕووە هاندەرە کاتێک مێشکت پشوو دەدات چێش لە سیرکردنی چیرۆکی کەسانی دیکە وەردەگریت پاڵنەرێک بۆ دروست دەبێت بۆ کارایی و بەرهەمهێنانی زیاتر بۆ ڕۆژانی کارکردنی داهاتوو ڕزگارت دەبێت لە ماندوێتی دەرونی و جستەی. چوارەمیان باشترکردنی پەیوەندیەکان ئەگەر هەستکردن کە پەیوەندی نێوان تۆ کەسێکی نزیک لاواز بووە ئەوە بە سیرکردنی فیلمێکی باش دەکرێت یارمەتی دەربێت بۆ دووبارە بەهێزکردنی پەیوەندیەکەتان. بەڵێ بینەران هەروەکو لە دەستپێکدا ئاماژەم پێدا ئەمڕۆ هێژا سەلاح هونەرمەند میێوانمانە کە نوێترین کلیپی خۆی بڵاو دەکاتەوە بەمانە بە ناوی ماناینە با پێکەوە بینەری کلیپەکە بین و لەگەڵ هێژا گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. ماناینە هەموو جارێ بەم شێوەیە وەڵام بدەی بۆت بنووسم بیرت دەکەم تۆ شەڕواز بە من نەکەی. ماناینە هەموو جارێ بەم شێوەیە وەڵام بدەی بۆت بنووسم بیرت دەکەم تۆ شەڕواز بە من نەکەی. هەرچی دەڵێم ژێناگیری گرنگ نییە بەلاتەوە من تێناگەم ئەو دڵی تۆ تۆڵەی چیم لێ دەکاتەوە. هەرچی دەڵێم ژێناگیری گرنگ نییە بەلاتەوە من تێناگەم ئەو دڵی تۆ تۆڵەی چیم لێ دەکاتەوە. ماناینە هەموو ڕۆژێ ئەم شتانە دووبارە بێ ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بی هیچ هەستێکت بۆ من نابێ. ماناینە هەموو ڕۆژێ ئەم شتانە دووبارە بێ ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بی هیچ هەستێکت بۆ من نابێ. باشتر وایە وەشقەمان بە یەکجاری کۆتایی بێ لەمڕۆ بەدوای هیچ نامەیە لە منەوە بۆ تۆ نای. باشتر وایە وەشقەمان
بيك تاريك وتايبه لمرو بدوايتنا مياك لمن وابوتونا. هجا بخير بيت تو باسي او كليبان بوبكا يعني او كليبنا بابا ودنگنا بابا سيكي خوز بكا. سلاوريس بياني باش زور سپاس بو درفتا او كليبا راستي او برهم توزي كونا دقرتو بو ساڵی 2018 و ئەو بەرهەمان هەبوو بەڵام لە ئێستا دا وەکو بەرهەمێک تۆمارمان کرد ئەو کات تەنیا مەسەلەن میلۆدیەکەم دانابوو لەگەڵ تێکستەکەی بەو کۆتایی لەگەڵ کاک ئاکام و لەگەڵ ستافیش جوان ئەو کلیپە جوانم تۆمار کرد. چۆن بوو بڕیاری ئەوەتدا بڵاوی بکەیتەوە؟ وەکو بڵاوکردنەوە لە مێژ بەتەما بووم بەڵام چاوەڕی دەرفەتێک بووم و چاوەڕی کاتێکی گونجاو بووم ڕاستی. پێم باش بوو لەو کاتێ ئێستا مەسەلەن کاتێکی گونجاوم زانی ئێستا ئەگەر کلیپەکە بڵاوکە بوو. باشە هێژە تۆ یەکەم جار لە بیرتەکەی گۆرانی توت؟ ناوەڵە لەمەێکا بووی؟ ناوەڵە چونکە ئەمە لە عایلێکی هونەرینە هەر لە منداڵیەوە لەو جۆ ڕاستە هەر لە منداڵیەوە لەو جۆ هونەرە گەورە بوومە و زۆر جار گۆرانیمان گوتووە لە کۆبوونەوە کە کاتێک کۆبوونەوە بۆیە وەکو بڵێ بە دەقیقی چ کاتێک کە گۆران گوتوێ ناوەڵە. ئەی باشە کێ پێیوتی وڵا هێژە تۆش دەنگت وەکو ئێمە خۆشە؟ ڕاستی لە کاتی مەسەن ئەو کاتێک کە شارەزان یان بچوشی لە تەمەنی منداڵی دەبێت کەسی بەرامبەر پێت بڵێ بزەوت بەڵام کە مەسەلەن گەشتمە تەمەنێک و هەندێک شارەزایم لە ئامێری پیانۆ ئۆرگ پەیدا کرد و دەنجی خۆم و خۆم ناسی ئەو کات لەوانەیە پێویستم بۆی نەبوو کە کەسێک پێم بڵێ خۆتت دەنگم خۆشە بێگومان مەبەستم چییە ینی مەسەلەن هەموو گۆرانی بێژێک یان هونەرمەندێک دەبێ مەسەلەن خۆی بناسێ بەڕاستی ینی بزانێ دەنجی توانای چۆنە و چەندە ئەو کات بڕوا ناکەم پێویستی بۆی کەسێک پێ بڵێ دەنگت خۆشە چکە شارەزای شتەکەیە بەڵام گرنگیشە بەڕاستی مەسەلەن کەسی بەرامبەر وەکو دەڵێ فیدباشی هەبێ و فیدباشی پۆزیتیڤێ بۆ دەنگ. ئەی لەگەڵ ئامێری موزیک بینت چۆنە ئەزانی چەندیان بژەنی؟ وەڵا زیاتر بەس پیانۆ و ئۆرگ خۆی یەک ئامێرە بەس جیاوازیەکەیان لە دەستی چەپە جیاوازی پیانۆ ئۆرگ بڵێ ینی ئۆرگ لەوانەیە دەستی چەپ کەمتر بەکاربێ بەس لە پیانۆدا دەستی چەپ زیاتر بەکاردێ. تۆ چۆن فێر بووی ئەویش هەر لە خێزانەکەتەوە یان؟ ڕاستی بڵێ ئەم وەکو باسم کرد مەسەن چکە لە عایلێکی هونەری گەورە بووم بە تقریبا باڵی مەوەکو بڵێم وەکو پەیمانگایکی لێهات بوو هەمووی هەر لە ناومەجای هونەردا بوو میوزیک بوو وەکو دەڵێ بڵێ و نەڵێیان بتێ یان نەتەوێ هەر فێری شتێکی دەبی بزەبت ئەمن سەرتا هەندێک شتێ بخۆ بیدایی فێر بووم بەڵام دوای سەبر مەسەلەن زیاتر ئەگە پراکتیک دەکەی و زیاتر دەستی ناوجەوەکە و تێگەیشتن زیاتر دەبێت بۆ ئامێرەکە و بۆ میوزیک لەوانێ باشتر دەبی مێشک و ئایدیا زیاتر دەکرێتەوە دەزانی مەسەلەن چ بکەوی چنەکەی ئەوجا ڕاستی سەرەتا وەکو کلیپەکەش کە هەموو شتێک هەر بۆ خۆم کردم لە فێربوونەکەش هەروە بوو سەرتایانی بۆ خۆم وەکو دەڵێ خۆم فێر کرد دوای ئەسە سەرەتا چینی ناوجەوەکەەوە. ئەجا هێژە ئێستا بێچکە لە کاری هونەری خەریکی چیتی شتێکت هەیە کە خەریکی بی؟ وەڵا زیاتر هەر کاری هونەریە شتێکیوانە. ئەجا گۆرانێکمان بۆڵیت بەو بەیانە گۆرانیەکی خۆش چاوت گەشت بێت. فەرموو. نەخۆشترین ڕۆژ بوو ئەمڕۆ کە تۆم بینی لەگەڵ ئەودا بەقەت دنیا خۆشم داوێ ئۆف کەچی تۆ هەر دڵت
دڵت بە ئەودا ناخۆشترین ڕۆژ بوو ئەمڕۆ کە تۆم بینی لەگەڵ ئەودا بەقەت دنیا خۆشم داوێ ئۆف کەچی تۆ هەر دڵت بە ئەودا باز بۆ ئەوەی ئازارم دەی بەم شێوەیە سزەم دەدەی هەڵەیەک بوو من کردم خۆتەوە نەبوو لە بیریکەی باز بۆ ئەوەی ئازارم دەی بەم شێوەیە سزەم دەدەی هەڵەیەک بوو من کردم خۆتەوە نەبوو سزەم بدەی ئەو دەنکەر هەبیت بژیت زۆر سپاس یادار مەزلام بوو بێ و ئەگەر کەم کورتیشە بوو مامورە زۆر سپاس بەحسێ کافی بەرهەمی ئەگە تۆ بۆمە بکەی مەبەستت مانای نیە یان ئەوەی تازە ئەوەی تازە ڕاستی ئەوەش هەر ئەو کات لەگەڵ کاگاکە ماکرەی ئیشمان لەسەر کرد لەگەڵ کاگاکەم چەند بەرهەمیشی زۆرمان هەیە ئینشاڵڵا لە ئایندە وەکو بەرهەم تۆماری دەکەن ئەوانە کۆمەڵە بەرهەم بوون ئەو کات بەس میلیۆنەکەم بۆ دانا بەڵام ئینشاڵڵا وەکو گوتم ئێستا پێم وایە کاتێکی باشە هەم لە مانای ڕاکە دەستم پێکردو و ئینشاڵڵا پرۆژەم هەیە ئەوەش دەبێت لەو بەرهەمانی کە لە داهات ئینشاڵڵا ئیشی لەسەر دەکەم وەکو بەرهەمێکی جوان بڵاوی دەکەمەوە ئەجا ئەوەش وەکو مانەم نییە کلی پشتەکەی تاخیرە بێ یانەوە پەلەیەکی زیاتری لێ یەکەیت وەڵاهی تۆزێک کاتەکەمان مشکلە بوو لە مانای نییە چکە بەحکمی ئەوەی کە هەفتێشکە مانجی ڕەمەزانی پیرۆزە بۆ تۆزێک پەلەپەلمان لێ کرد ئەگەر تاخیرتریش دەبوو هێژا تۆ عاشقی دەنگی کێ بە مامۆستای خۆت دەزانی هەم لە دەرەوەی خانەوادەکەت هەم لە ناو خانەوادەکەت چونکە ها بە خۆتان خانەوادەیەکی هوەرین ڕاستی وەکو شخصێکی دیارکرااو نییە بە شخص بڵێن فلان کەس بەڵام زۆر هەن ئەوانی کە مەسام جوانێ دەگرم بە تایبەتی و جلی ڕابردوو لە کاک زەکەریای کاک زیاد و کاک ئەژدەر کاک ئەیات و کاکەردی برام و ئێستاش لە ئازا بەڕاستی کاکەریم برام بێک لەو کەسانی کە لە ئێستادەکە ئیش دەکە بەڕاستی زۆر سەرسان بە ئیشەکانی بەڵام وەکوی کە بڵێ مامۆستات بیان شتێک کەسێکی دیاریکرااو نییە لە ناو خێزانەکەشدا ناوەڵە بەخۆی ئەم لەو بەرهەمەش زیاتر ویستم و پشت بە خۆم بەستم وەستە با بەرهەمێکت هەبێ بکەوێتە بندستی خێزانەکەت دەڵێ ئەها کەس بە مامۆستای خۆت نازانی یارمەتیت نادەین ناوەکو یارمەتی کەس لە دەرەوە هەموو یارمەتیە بەڵام وەکوی کە لە مەجای میوزیک مەسەن زۆر کەسەیە کە جێدەگرین بەڵام بابەتی خێزانەکەم ینی کەسێک نەو بڵێ وەکو یارمەتی بدا بەڵام خودی خۆی کەوەی مەسەن لە خێزانێک پەرۆرە دەبی گەورە دەبی هەمووی لە ناو هونەر و ناو میوزیکە ئەو هەر بۆ خۆی یارمەتیە ینی ئەو هەموو بیرڕاو و شێواز و ستایل و گۆرانی و لە کاتێکدا ئەمن مەسەل بەرهەمەکانی بینیوە کە فیلمباشی خەڵکی چۆن بۆوان کە بەڕاستی سوپاس بخۆ مەسەلەن ئیشی زۆر جوان و تایبەتیان کردو هەندێک بەرهەمیان کردو کە بەڕاستی دەمێنێتەوە هەتا چەندین ساڵی دیکە بۆ من شانازیە بەس مەبەستەکەم چییە ئەم نامێ بەڕاستی تەسیری ئەوان زۆر لەسەر بێ ینی نامێ وەکوڵی لاسایوام بکەمەوە یان شەڕ لەسەر کورسی ئەوان بکەم ئەمیش پێویستە مەسەلەن چۆن ئەوان ڕێچکە و ڕێگای خۆیان دۆزیوەتەوە گەیاندویانە بە خەڵک بە هەمان شێوە منیش دەمێ بەڕاستی ڕێگایش تایبەت بە خۆم هەبێ شێوازی تایبەت بە خۆم دروستکەم بەس بۆ سەرەتا لەوانەیە ئەو گۆرانی مانای نییە بەرهەمی مانای نییە بۆ خۆم لەوانە ویسپێتم ستایلێکی لەو شێوازە بێ تۆزێک سادە بێت چکە زیاتر تا خۆ ناساندنە هەتا خەڵکێک دەناسێت دوای ئیشەڵڵا ئەمەش بەرنامەمان هەیە و پرۆژەمانێک کە مەسەنە شێواز و ستایلەکەمان لەوانەیە زۆر جیاواسر و لەو شێواز کە کلیپی مانات نیەت کرد چووی بە براکانت وت من ئەم کلیپە ئاکەم ئەوی وتینە ئەمە باشە وتینە ئەمە باشە چونکە هەر یەکە و لە هوەر شتێکی پێخۆشە شتێکی بەرگوێ پەسەندە تۆش دوو دڵ بووی کاکەوازم لە بێنە هەر قسەی خۆمەکەم وتەوە ڕاستی ئەم لەسەر تاش گوتم لەوانەیە ئەوان هەر
وەکو لە کاتی بڵاوبوونەکەی جوان لێ بێ ئەگەر ئەوان شار جوان لێ نەبووە کوڕڕایی وەکو پێشتر گوتم ینی ویستم بۆ خۆم زیاتر پشت بە خۆم بەستم تازەش پێشێ سەباسی هەندێک شتم کە مەسەلەن کە کەسێک خۆی بناسێ ینی دەزانێت شتێک باشە شتێک خراپە چ هەڵدەبژێرێت چ هەڵنابژێرێ وەلو ڕایوانیش گرنگ بوو بەڵام ئەو جارێ وەکو دەڵێ بەم جازەفە کردم بەڵام جارێک ئیشاڵاگە ئیشێکم کرد طبعا مەسەن ڕایوانەوەت ناوڵات تا ئێستا هیچ شتێک نییە ئەی کۆمێتێکی باش هەواز لە خراپەکە بێنە نانە وەکو خراپ وەکو کۆمێت وەکو سەپۆرت بە مەسەلەن کاکێمی برام کاکوونەری برام و کاکەڵوەسی برام هەموو ئەوانە بەڕاستی سەپۆرتی شەکە بوون بەڵام وەکو بەرهەمەکە کە بڵێ لەناو بەرهەمەکە ئیش بکەن یان ڕەئیانە بێ یان شتێکیان هەبێ ئەویانە ئەگەر ناوەکو بڵاو بوونەوە بەڵێ بەڕاستی ماندوو بوونەوەنیش جا کاکێژا پێم بڵێ لەگەڵ خەوی بانیانە چۆنی زوو هەڵەسی درەنکەڵەسی درەنکە خەوی وەڵام باشم بۆ مثلا بانیا زۆڵ دەستم عادەتەن بێمەوعیدیش نیمە بەڵام ئەو جارێ وای لێ هات لەبەرەوەی هەندێک شت ڕوویدا بەڵام زۆر باشمە تقریبا بڵێم ساعت 8 هەڵدەستم و ساعت 12 ئەگەر ساعت 8 هەستی بێشانە زوو بخەوی ناڵم ساعت 12 دەخەوم ساعت 8 بانیش بەخەبەرم باشە نانە مەزبوطم بۆ خەیبانی بەس ئەو جارەی خەلەلێکی وە ئەرێوەڵا دەیڵە بام جارەوە بێت ئەو جارە شەروا دەبێت تا جارێکتر جاری دوام دەرەکەی بزانین وایە یانوانە ئەوە موعیدی بێموعیدی کاکەنی برامتان نەدیوە ئەگەر ناتان گوت بەڕاستیەت و زۆر مەزبوطی ئەجا با گوێمان لە بەرهەمێکتر بێ گۆرانیەکی گۆرانیشتر بەڵێ ئەوجا بۆنە مادەم بەیانیان زۆر هەڵەسیە بێ نێژی چە بەیانی تا مشکلەمان نییە ئەم بۆی مشکلم نییە کێشەمان نابێ باشە با گۆرانکی کاکەریم برام بڵێم چکە بەڕاستی حەزم لە ئیشەکانیە کەشفی کرد لە کۆتایە هەروەتی عاشقی کێیە نەنا وەکو شەخص بڵێیت دەزیشانکراوە ناوەکانم تێک بەێ بەس هەروتر ناوەکانیشم گوت وازام لە یەکەی ئەویژێکی بوو لە ناوەکان گۆرانی لەبیر ناکەم حەزەکەی ئەو پێشکەشەکەی تۆ هەر چۆنێک بی بۆ من چۆن دەبی لەبیرت ناکەم لەبیرت ناکەم گەر منت بوێ یان منت نەوێ یەک هەناسەی تۆ بەدنیا نادەم دەستی چێ دەگیری ماچی چێ دەکەی لەبیرت ناکەم لەبیرت ناکەم تۆ هەر لە لای من کەسی یەکەمی هەرەو کەسەی کە بەدنیات نادەم لەبیرت ناکەم لەبیرت ناکەم جانە مەحاڵە لەبیرت ناکەم تۆ بەختەوەر بە من هیچم ناوێ چی بکەم ناتوانم من بە تۆ ناگەم چی بکەم ناتوانم من بە تۆ ناگەم حەسکی ڕۆژەک ڕۆژاتە دوێتە کە بیگەکا کەرێمە ئارێوەڵا بۆنا بەڵام کێشەکە ئەوەیە لەوانێ خامی دەنگمان زۆر لێک نزیک بێ ئەم پێشم وایە دوێتکردن پێویستە هەم ستایل و هەم زۆری دەنگ لێک دوور بێ باشترە چکە وەکوتم ڕەنگی دەنگمان خامی دەنگمان زۆر لێک نزیکە پێم وایە بکەینوارێ باشە کێ هەرێمەکی هێژایوان بالضبط جیاوازێک دروست ناکە ینی پێویستە مەسەن تو کە بەرهەمێک تۆمار دەکەی بەڕاستی جیاوازی دروستکە لە هونەریشدا هەروایە مەسەن ئێستام کە دەستم بە گۆران گوتن کردووە
بەڕاستی پێویستە بزانم دەبێت شتێک زیاد بکەم نابێ مەسەن هەبوونی من و نەبوونی من هەر یەک شت بێ یعنی دەبێت بەڕاستی لە هەبوونم شتێک زیاد بکەم لە نەبوونم بەڕاستی بۆ شایەک جێ بێڵم ئێستا بەڕاستی لە ڕابردوو بینیمانە ئەو جلێ پێشکە ئیشیان کرد وەکو کاک زەکەریا و کاک زیاد و کاک ئەژدەر و کاک هەردیورام بەڕاستی لە نەمانی ئەوان بۆ شایەکی زۆر دروست بوو لە دوای ئەوان مەسەلەن هونەر پێم وایە عەتەڕادەیەک گەڕاوەتە دوا وەگلۆی کە بە پێش بکەوێ ئەزە بۆیە بەڕاستی ئەمنیش کە دەمەوێت گۆرانی بڵێم پێویستە بەڕاستی شتێک زیاد کەم نەکەوەی تەنیا هەر گۆرانی وەکوڵی بەرهەم لە پێناو بەرهەم بێ بەرهەم دەبێت لە پێناو ئەوە بکەم مەسەلەن شتێک بۆ هونەر زیادکەی جاکا کێژە بۆم بێژە ئەز بادینی پرسیارە خۆکەم بە هێندر بۆتە بێژم تۆ حەسکەی یان تە پلانزە کە تۆ سترانەکە بادینی بێژی وەڵڵا ئەمن بۆ خۆم یەکم لەو کەسانی کە زۆر گوێ لە گۆرانی بادینی ڕادەگرم و بەڕاستی زۆر سەرسام بە فرەڕەنگی و گۆرانی بە کرمانجی بەڵام وەکو ئەوە ڕاستی تا سەفکم لێ نەکردێتەوە بەڵام حەزیش دەکەم چکە ئەم ڕاستی یەکێکیش لەو شتانی کە دەمەوێ بیکەم ئەوەیە کە پێشتر دەمان بینی لە کاک زەکەریای ڕابگرا هەموو ئەو هونەرمەندانی ترکە ئیشان کاک هەردیبرام زۆربیان گۆرانی بادینیان زۆر دەگوت و بە پێچاوانەشەوە هونەرمەندانی دەڤەری بادینانیش زۆربیان گۆرانی سۆرانیان زۆر دەگوت ئێستا تۆزێک ئەو شتە کاڵ بۆتەوە لەوانەیە جەناب شەست پێکرد بێ زۆر کەم دەبینی گۆرانی بێژێکی یان هونەرمەندێکی سۆرانی گۆرانیشی بادینی بڵێ و بە پێچاوانەشەوە زۆر کەم بوو ئەو شتە و حەز دەکەم بەڕاستی لەمە دو ئەو شتە تۆزێک دووبارەکەینەوە ئەو تێکەڵکێشیە دروست بێتەوە گلۆی کە هەر ئابمێنێتەوە جاکا کێژە زۆر سپاس کە تو میوان ئێمە بووی زۆر سپاس بۆ ئەوسترانێت تا بۆ ما گوتی بیا سەرکەوتنە بۆ تەتخازین زۆر سپاس بۆ ئێوە بۆ کوردستان بیسواری خۆشەویست ئینشاءالله هەمیشە سەرکەوتوو بێ سەلامەت سەرکەوتون بۆ تۆش ئینشاءالله بەلێ بینەران بەوی شێوەیە ئەم هاتینە دوماهیکە بڕگا و بابەتێن ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 هیویدارم جیا ڕەزامەندیە هەللاکی بین هەتا سبای خودت گەل هەوە بیت هەر شاد و کامەران بن